شتێکی چاوەڕوانکراو بووە لە سایی ئەم سیستەمەی سەرمایەداریەی کە قازانج و کەڵەکەکردنی قازانجی خستۆتە پێش هەموو ئامانجەکانی ترەوە. ڤایرۆسی لیبرال بە شێوەیەکی درەندەتر لە ئەمریکا و جارێکی ترە گوازرێتەوە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڤایرۆسە سیاسیەکە بناسێنین کە لە هەناویە بە دڵنیاییەوە دەرد و بەڵای کوشندەتر بەرهەمەهێنێت. چەند مانگی یەکەمی کۆڤیدا 26 ملیۆن ئینسان بەس لە ئەمریکایە بێکار بوون و کاریان لەدەست. ئەوەی کە زەرمەندە چینی خوارەوەیە. سەرمایەدارە گەورەکان بەڕاستی هیچ زەرێکیان نەکردووە. کۆڤیدی-19 بیانووی تەواوی یاوە بەدەست کۆمپانیا گەورەکان کە خەڵک بێکارکەن ئەمە واقعەتێکە و دەستی پێکردو ئەم ڕەقەمە. کاتێک سەرمایەدارەکان تووشی ئیفلاس و هەرەسە بن یەکسەر حکومەتەکانیان بەهانایەنەوە چن. بۆ خۆی سیستەمەکە سیستەمێکی فشەڵە، سیستەمێکی ئالۆزە، پڕە لە دژایەتی. ئەتوانین کۆمەڵگەیەکی جیاواز بنیاد بنین کە پەیوەست نییە بە کاپیتالەوە. دەرکەوت بۆ جیهان کە کێ ئەتوانێت پێویستیە سەرەکیەکانمان دابین بکات. پێمان وایە سۆسیالیزم ئەتوانێت خزمەتێکی باشتر بە خەڵک بە ئینسانیەت بە مرۆڤایەتیکە پارەکان و تەنیا کاغەزێکن و هیچ بەهایەکیان نییە. باشە؟ یعنی سێقات بۆتەوە بارگرانی لە سەرچینی هەژار لە وڵاتە نەقەرەبوو لەکراوێنێتەوە، یعنی سزاش دراوی. لە ١٨ موچەکی پێدراوە لە ماڵیشەوە دانیشتووە پێچەوانەکەی لە هەرێمی کوردستان. فۆرمە درەنگە ئەمریکیەکە لە ناو ئەم ناوچە سیستەمە سەرمایەداری درەنگەکەی لێرە هەیە. بەڵکو کۆڤید-19 بوو بە بەهانەیەک بۆ کردنەوەی نەخۆشخانەی ئەهلی تازەتر بۆ نەخۆشخانە ئەهلیەکان جارێکی تر مەسەلەن بوون بە کەڵەگا بەسەر نەخۆشخانە حکوومیەکانەوە پێچەوانە بکەینەوە و بەرەنگاری خەڵک ڕۆڵی زۆرە بێ لە ماکە بتوانێت کە بەڕاستی نەهێڵێت لامی کەم خزمەت گوزاریە گشتیەکانی وەکو کەرتی تەندروستی کەرتی پەروەردە ببن بە پارە و ببێتە سێکتەرێکی تایبەت. حتمما ناتوانێت تحملی ئەوە بکات کە هەم بێکار بێ هەم نان و ئاو و کارەبا و پێویستی سەرەتایەکانی نەبێت. ئێستا ئەگەر موچەکەش بە تەواوی وەرگری هێشتا تۆ لە سا 20 بۆ لە سا 25 بەهای دراوەکەی خۆتە لەدەستداوە، ئەمە واکات ناڕەزایەتەکان بە دڵنیاییەوە بەرز بێتەوە، ڕێژەی هەژاری زیاتر ببێت. ئەتوانین بڵێین زۆر گوێڕایەڵی ئەو گوتارە کاگڕەهەندە نەبین. تکایە بەرنامەکانمان شێر و لایک بکەن. هەوڵەکەتان جێگەی دەستخۆشی و بە هیوای بەردەوامیتان. زۆر سوپاس.